بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش باس لە کۆتا بابەتمان دەکەین کە ئەمەش بابەتی ڕۆژە شەپۆلی دیپۆرکردنەوە لە ئاڵمانەوە. دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران دەڵێت لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئەڵمانیا زیاتر لە 6,000 پەنابەری دیپۆرت کردوێتەوە. دەستگای لووتکە لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە ئەڵمانیا بە شێوەیەکی چڕدەستی کردووە بە ناردنەوەی پەنابەران بە وڵاتەکانی خۆیان یان بە پێی ڕێکەوتن نامەی دەبلن بۆ ئەو وڵاتەی کە لە ڕێگەیەوە چوونەتە وڵاتەکەیانەوە. بە پێی ئەو زانیاریانەی دەستگاکە بڵاوی کردوونەتەوە تەنها لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا ئەڵمانیا 6,151 پەنابەری دیپۆرت کردوێتەوە کە ئەمەش بەراورد بە چارەکی سەرەتای 2 ساڵی ڕابردوو زۆرترین ڕێژەی ناردنەوەی پەنابەرانە. لەو ژمارەی کە دیپۆرت کراونەتەوە 157 کەسیان بۆ عێراق و 5 کەسیان بۆ ئێران بوون. هەروەها نزیکەی 1600 کەسیشیان بە پێ ڕێکەوتنامەی دەبلن دیپۆرتکراونەتەوە. ئەمە ژواتە دەگەڕێنرێنەوە بۆ یەکەم وڵاتی یەکێتی ئەوروپا کە لە کاتی پەنابەریدا پێیگەیشتون. ئاماژەیشی بەوە داوە کە زۆرترین ئەوانەی دیپۆرت کراونەتەوە بۆ تورکیا، جۆرجیا، فەڕەنسا، ئیسپانیا و سربیا بوون. هەروەها دیپۆرتکردنەوەی بە کۆمەڵیش بووە کە یەکێک لەو وڵاتانەی بە کۆمەڵ دیپۆرتی بۆ کراوە پاکستان بووە و تێچووی گەشتەکەش زۆر بووە و گەیشتووەتە 462,000 یۆرۆ. هەر بە پێی راپۆرتەکەی دەستگای لووتکە ئەوەی بووەتە جێگەی سەرنج لە هەندێک کاتدا مامەڵەی توندی پۆلیس بووە لەگەڵ پەنابەراندا. هەروەها مامەڵەیەکی نایاسایی لەگەڵیاندا بەوەی هەندێک جار پەنابەریان لە نەخۆشخانە دەرهێناوە و لە وڵاتەکە دەریان کردوون. بەڵێ بینەران ئەمەش ئەو وڵاتانەیە کە سەرمایهداری بە سەریان دازاڵە.